ئێستاش کە ببینین لەسەر ئەو شاخە وردە بەردەکەوێتە خوارەوە، یعنی سەم شوێنە مەترسیدارترین شوێنەکەەوە وەکو پیادە. ئێستا من لە چەمی ئاوەسپێم لە خورماتوو دیارە ماوەی 2 ڕۆژە چەمی ئاوەسپێ بە شێوەیەکی بەرچاو زیادی کردو و ئەو لافاوەیکەوە لە گەرمیانەوە دیداخۆ لە ناوچەکانی ناوچە جێجەکان هەرێمی کوردستانەوە تێ لە خورماتۆ شۆڕ دەبێتەوە بەرەو خۆراوای قەزای خورماتۆڕۆ. دیارە شەوی ڕابردوو بە دیاریکراوی چەمەکە بە شێوەیەک زیای کردووە یاخود زیادی کردووە. ئەم ڕێگای کەیسەم لێ وەستاوم داخراوە بۆ بەشێک لە ئەم شاخە یاخود ئەم چیایە هەرسی هێنایەوە، کارەسێنایەوە بەردی گەورە لەسەر ڕێگاکە کەوتووە و ئەم ڕێگایش کەیسەم لێ وەستاوم پێشتر زیاد لە 10 متر لەولاترەوە بوو، ینی ئۆتۆمبیل تێپەڕی تەنانە ئێستا ڕێگای پیادەشی بەحاڵ لێ تێپەڕێت. یا من ئێستا هەوڵاتێکم لاوەستاوە ئەمێ باسی ئەنی وردەکاریمە بۆ بکات کە پێشتر چۆن هاتم بۆ عێراقە و ئەمە لەکەیە بۆ ڕووخاوە. سڵاو لێ بێت. سڵاو لە توش بێت. ئەم ڕێگای لەکەیە وای لێ هاتووە پێشتر چۆن؟ ئەم ڕێگایە پێشتر کێشەی نەبوو، ڕێگای باش بوو، لێرە چوو بۆ شوێنی گەشتیاری بوو، خەڵکی چوو بۆ ڕۆژی جمعام و پێنجشەمان بوو، لێ شوێنی گەشتیاری بوو، خەڵکە چوو. بەڵام ئێستا ئەوە لە 2 شەوابێ لە شەوی ڕابردووە لافایەکی یەکجار زۆر هاتووە. پێشتر ئەم لافاوە چەند ساڵێکە بێ ڕووی نەداوە، ئاخر ساڵی 2019 بەم شێوازاتەوە تا ئێستا نهاتووە. ئەمە جایەکی تر ئێستا هاتووە، ئەم ڕێگەی بڕیوە لێوە پردێکی بڵێن لە باشووری شارەکە لێوە پردێکی بە تەواوی ڕۆخاوە. ئەوە ئێستاکە خۆتان بینن هیچ ڕێگایەک نەماوە، خەڵک ناتوانێت هاتووش پێ بکە و ئێستا خۆتان بینن ئەمە هەموو ڕێگا بوو هەموو ڕۆخاوە. ئەمەش پردی چەمی ئاوەسپێ. واتە پێشتر ڕۆژانە خەڵکیەکەتە سەردانی ئەم شوێنە یاخود پێ پارکێکەیە لەوێ خەڵکی سەردان ئەوەیە کرد، ئێستا خەڵکەکە دەبینین لێرە وەستان. بەڵێ پێشتر هاتیمان بۆ ئەم پارکە کە لێوە بوو ڕێگا ئاسایی بوو، نەکو پارکە بەڵکو لە خوارەوە خەڵک لە خواری لێوە سەندانش بوو گەشتیاری و شتان خواردن شتی دووچەکە لە خەراقی و ئاوە. بەڵام ئێستاکە ئاوەکە خۆتانەوە بۆی بینن بە شێوازێک هاتووە، نەک شوێنی گەشتیاری بەڵکو ڕێگاوبانەکەشی هەمووی بردووە. ئەگەر هاوکارم زیاتر دیمەنەکان دەبوو بگوازیتەوە چمە نێزیگە ئەو شوێنێکەوە ئەو تاشە بەردە یاخود ئەو بەردە گەورانە لەسەر لە شاخە کەوتونە دەخوارەوە بەردەم ڕێگاکەیان گرتووە. وەکو دەبینن پێشتر ئەم ڕێگایە وەکو ئاماژەمان پێکرد نزیکی تقریبا 10 مترێک بە وڵاترەوە ئۆتۆمبیل ڕێ کرد و ئێستا فەرمونون ئەوە ئەو تاشە بەردانە لەو شاخە کەوتۆتە خوارەوە. مام حاجیگان بۆ کوێ هاتوویت و؟ مام حاجی بۆ کوێ هاتوویەوە؟ وڵاتین سەیرە ماوە بکەین. پێشتر خەڵکی بەسارە لێرە هەر وەڵا بەسیارە لێرە ئاواچی زۆر احتیاجی بی، بەس ئیستا مەجال نییە، ماشەڵڵا ئاوێ زۆر هاتووە. ئەم شوێنە ئەمە پێشتر بە ئۆتۆمبیل خەڵکی لێوە تێپەڕی. بەڵێ ئەڕۆین بۆوێ تاو سەرە چون وەڵا، بەس ئیستا مەجال نییە وەڵا ماشەڵڵا هیچ ساڵێوان نهاتووە، چەند ساڵاتین سەیمان کردووە کیسە نییە. ئێستاش کە ببینین لەسەر ئەو شاخە وردە بەردەکەوێتە خوارەوە، یعنی سەم شوێنە مەترسیدارترین شوێنەکەەوە وەکو پیادە پێم وایە مەڕۆن باشترە چکەم پۆڵ و بەردۆ شتانە بەروێتەوە. وەکو ئاماژەمان پێکرد پێشتر بە ئۆتۆمبیل خەڵکی بەردەوام بە تایبەت ڕۆژی هەینیان خەڵکی سەردانی ئەو پارکەیان دەکرد. ئێستا تەنانەت بە پیادە مەترسی لەسەرە و ئەم ئاوەش کە ئێستا دێت ئەم لافاوە لە دەشتایەکانی گەرمیانەوە شۆڕ دەبێتەوە بەرەو خورماتوو بەرەو خۆراوای خورماتوو دەڕوات و ئەمێ ئەمەش بڵێم کە هیچ ساڵێک بەقەت ئەم ساڵە و لافاوە ئەم شوێنی نەگرتووەتەوە.